باوەڕ دەکەی ئێرە حەوشەی قوتابخانەیەکە لە قەزای شارە زۆر دوای ئەوەی با بڕیارێکی پەرلەمانی کوردستان و ئەو کات بەهۆی نەشیاوی و نەگونجاوی بیناکە بۆ خوێندن لەم قوتابخانەیە ڕاگیرا بە مەبەستی دووبارە دروستکردنەوەی بەڵام دوای چەندین ساڵ لەو بڕیارە بیناکە وەکو خۆیەتی و بووەتە شوێنێک بۆ بەخێوکردنی ئاژەڵی ماڵی و هەڵگرتنی ئالیکی ئاژەڵ لە ناو پۆل و هۆڵی قوتابخانەکەدا لەگەڵماندا بن لەم راپۆرتەدا بە دوواداچوون بۆ دۆخی پەروەردە لە سنووری پارێزگای سلێمانی دەکەین و بزانین لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەم بابەتە چی دەڵێن. دوای ئەوەی قوتابیەکی ئەم قوتابخانەیە بەهۆی ڕووخانی دیواری قوتابخانەکەەوە گیان لەدەست دەدات ڕاستەوخۆ پرۆسەی خوێندن لەو بینایە هەڵدەگیرێت و بڕیار بوو قوتابخانەیەکی نوێ سەر لە نوێ دروست بکرێتەوە بەڵام دوای چەندین ساڵ لەو ڕووداوە ئێستا ئەو قوتابخانەیە بۆتە شوێنی بەخێوکردنی ئاژەڵ و قوتابیانی ئەو گەڕەکەی قەزای شارە زووریش ناچارن ڕوو لە قوتابخانەکانی دیکەی دەرەوەی ناوچەکەیان بکەن. هەریات تەمەنی 14 ساڵە و لە پۆلی هەشتی ناوەندیە بە درێژایی خوێندنی ئەو لە قۆناغی بنەڕەتی چاوەڕوان بۆ ئەم قوتابخانەی دروست بکرێتەوە بەڵام قۆناغەکەی کۆتایی هێنا و هێشتا ئەم بینایەوە خۆیەتی و بەڵکو وێرانتریش وڵایتە وەکو حەیوان و بزن و مانگەوانە خەڵک تێکات و وەکو بژای شتێک قەڵەو بێت یا مەسەلەن ئەو ڕۆژەی پێوە ڕێکات ستما لێ بینی و نزیکترەوە خۆمان بژین ئەوکو ڕێەکە کەمتر و ئەشماتوانین بژین درەنگ نەکەوین لە مەکتەب ئەمجا خۆی ڕاستی ناوشار نابێ حیوانی تابێ حیوان ئەبێ دوور خرێتەوە لە شوێنەکە پشتی مەکتەبانیان کردەوە بە شوێنی گەنم و کوورەگاکە کردیانە بە شوێنی حیوان و شت بەڕاستی مەکتەب شوێنی پەروەردەیە وایمان نییە. تەنیا ئەم قوتابخانەیە نییە لە سنووری پارێزگای سلێمانی بەم دەردەچوو بێت بەڵکو لە کوی زیاتر لە 1000 قوتابخانە 150یان بۆ خوێندن شیاو نین و حوسەی دیکەشیان پێویستیان بە نۆژەنکردنەوەیە. پارێزگاری سلێمانیش بۆ پەیام دەڵێ پشکی شێری داهاتمان بۆ کردی پەروەردە خەرج کردووە بەڵام لە 2014ەوە و پشکەمان کەمی کردووە و چاوەڕوانی ڕێکخرا و دامەزراوە مرۆییەکان هاوکاریمان بکەن. ئێمە ئەتوانم بڵێم شێرە بەشی ئەو بودجەیە کە لە بنەڕەتەوە نیمانە لە 2014ەوە تا ئێستا بە هەر کۆمەکێکی نێودەوڵەتی یا ناوخۆیی یا ڕێکخراوەکان یا هەوڵەکانی ناو و کردی تایبەتی نیشتیمانی و پارێزگا توانی بێتمان دابینی بکەین شێرە بەشی ئەمەمان لە کردی پەروەردەیە و لە کردی تەندروستیا خەرج کردووە توانم بڵێم سەدان قوتابخانەمان نۆژەن کردوێتەوە و ڕێکخراوەکان هەمویان بەبێت جیاوازی هەموو ڕێکخراوانەی کە لە کوردستان و ڕێکخراوانی وڵاتیەکان و کردی تایبەتی نیشتیمانی هاوکارێکی گرنگمان بوون و هەموو لایەک بەڵێنیان ناوە بە کوردستان فاوندیشن و دامەزراوەکانی تریشەوە کە لە پرۆسەی نۆژەنکردنەوە و ئاوەدانکردنەوە و دروستکردنی خوێندنگەکانە پشتیوان و هاوکارمان بوو. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بۆ ساڵی 2024 بۆ 2025 450,000 قوتابی لە هەستەکانی باخچەی ساوایان و بنەڕەتی و ناوەندی و دواناوەندی لە پرۆسەی خوێندن بوون ساڵانش دەیان گرفت و ئاڵنگاری ڕوبەڕووی مامۆستایان و قوتابیان دەبێتەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.